هەینی تۆ و بینەرانی کوردستان 24 باش و بەخێر بێت. ئەوەی کە زۆر گرنگە باسی بەرهەمی خۆماڵیت کرد دروستە ئێمە بێ ئێوە ناخۆش لە بریوکە ئەمڕۆ لە کافتریایی کەناڵ نانی بەیانی بخۆین لێرە ئەوەندە میواندۆستن مێزێکیان ڕازاندۆتەوە لە بەرهەمە خۆماڵەکانی تەحین و پەنیر و ماست و شیری ئەم دەڤەرە کە لێرە نانی بەیانیمان خوارد بێ ئێوە ناخۆش. جا ئەوەی کە ئەم فستیڤاڵە تایبەتەکە ئەوەیەکە لە دووهەم ڕۆژاکە ئێمە لێرەین گەرموگوڕێکی زۆر بەخۆیەوە ئەبینێت چونکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە باشە زانن کە ئەم ناوچەیە چەندێک ناوچەیەکی پڕ لە گێرە و کێشە و ئاریشە بووە بە حکمی ئەو دۆخە نالەبارەی کە هاتبووە سەر ئەم ناوچەیە چونکە لەم چیایە و لەو چیایی دیکە ئێرە مەترسی دارترین شوێن بوو کە نەک هاوڵاتیان نیانتوانی سەردانی بکەن بەڵکو خەڵکی خودی ناوچەکەش نیانتوانی لێرە بە بەردەوام بژین بە حکمی ئەو هێرشانەی کە بەردەوام ئەکرایە سەر ئەو چیانە. بەڵام ئێستا ئەبینین لە کەشێکی ئارام لە کەشێکی پڕ لە خۆشی و شادی لە کەشێکی بەهار ئاسا دەبینین کە ئامێدیمان لێوە دیارە و لێرە بەرهەمە خۆماڵیەکان ئەوەی کە ڕەنجی جوتیارانی ئەم دەڤەرە لێرە ئەیبینە ئەمە جێگەی خۆشحاڵیە. من جیا لە باسی بابەتی بەرهەمە خۆماڵیەکانی ئێرە یەک بابەتم هەیە ئەمڕۆ لێرە پێشەوەی کە بچینە ناو بابەتی بەرهەمە باڵێ خۆماڵیەکان و ئەوانێکی جوتیارانن ئەویش ئەوەیەکە لە درێژەی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پلانانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان هەر لە دەستگیرکردنی بازرگانان و بە سزاگەیاندنیان و بەکارهێنەرانیشی و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان دەستگای خێرخوازی بارزانی بۆ درێژە پێدان و پاڵپشتیکردنی ئەم کارە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بە ئەنجامدانی هەڵمەتێک جوانی کارەکە لەوەیە کە ئێمە ئەو تیمەمان لێرە بینی تیمی دەستگای خێرخوازی بارزانی کە لێرە ئامادەن لێرە ئەو هەڵمەتە بەڕێوە ئەبن. من میوانێکم لەگەڵ ئەو زیاتر تایبەت بە هەڵمەتەکە قسە دەکات و بۆچی ئێران هەڵبژاردووە کە شوێنێکە هاوڵاتیانی لێ و زۆربەی هەرباسی خواردەمەنی و بەرهەمە کشت و کاڵێکانە بەڵام بۆچی ئێران هەڵبژاردووە خاتومونە ئەحمەدم لەگەڵەکەوانە بێژە لە هەڵمەتی ڕۆشنبیری ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە دەستگای خێرخوازی بارزانی بەخێر هاتی خاتومونە گەلێک سپاسیاتت دەکەم و سپاسیا کوردستان 24 دەکەم کە ڕاستی دەستێەوە ساغ بە ئەڤڕۆل vێدەکە ئەم وەک دەستگای خێرخوازی بەرزانیمە پرۆژەیەک هەیە پرۆژە هەڵمەتان نیشتیمانی ڕوبەڕووبوونین مادین هۆشبەر ئەم کارتکردن چەند سێکتەرین جیاواز یەکە جوان سێکتەرا گت ناو کۆمەڵگەدا ئەم هاتن ئەڤڕۆل vێدەکێت ناو خەلکی خۆدە کە هوشیاری پڵافکەن و ئینشاءالله کار بن کە ئەف تشتی هانێ بکەن و خەلک ڕاستی استفادەش vێ هوشیاری بکەن. الفيد ام كارد كن وك اف هلمت السر شش سكترين جواز بوزارة خوندني بالا بيا اوقاف بپەروەردە ئەوقاف ژید هەمێ ئاین هەرێمی کوردستان ده و کۆمەڵگە و سوشال میدیا سەکتەری سوشال میدیا ji بۆ ئەس دەستخۆشی لوەتکم کە ڕاستی سوشال میدیا gelekî giringa ونجی هاوکار بوون مرەت بێ هەلمەتێ و سێکتەرێ دنجی وەک هێزێ نافخۆ دێڤان سێکتەرا ئەم سمیناراتا چێتکن ئەم هۆشیاری پلاف دکن و ناف کۆمەڵگەم ئەف چاڵاکی چێتکن دە هەر فستیڤالێ ئەم حاولتکن کە لە هەمە هەرێمی کوردستان چاڵاکی وسا هەبە چاڵاکی فستیڤالی هەبە ئەم بەشداری بکەن کە خەلکی هوشیارکەن. زۆر باشە خاتوونە ئێرەتان بە دەرفەت زانی کە سەرداری ئێرەش بکەن و هەڵمەتەکەتان لێرەش ڕابگەێنن. من دوێنێ سەری ئەومە کرد کە چەند بە جۆش و خۆشەوە کارەکەن و ئەچنە لای خانەوادەکان و تەنانەت بۆ ناو خێمەکانیش ئەچن مەبەستان چی بوو کە لێرەش هەڵمەتەکان بەردەوامی هەبێت. ڕاستی مەڤێدەکە دەرفەت زانیش بەرگۆ gelek gençtên talebe hatin û gelekî xweş bû me heta risim bi hevirgirdin ev logoyê me yî vê helmetê ye eger te dîqet da hemil ser sînga wan bû ji ber got gelekî bi wan xweş bû û piştîvaniya xwe wisa derdibûnî piştîvaniya xwe wisa pêşmetkirin kê em jî piştîvan divê helmetê û me xweş e gelekî genç tê hatin gelekî xelk hatin bi wan xweş bû gelekî yanî çawan bêjin ev tişt ji wan muhim bû وجبرجو فيدكي ام دوازن اف هوشياري وك مجود لهمه شاري كردستاني ام تشيكن فيدك مبدا فزاني كناف اميديجي ام بنجمور اخوا بجبهه زور باشا ام هەڵمەتە چەندێک ئەخانێ ماوەی چەندێک ئەم هەڵمەتە بەردەوامە بێ ئەو بخۆش بۆ ماوەی ساڵێک بەردەوام بێ ئەم حاولت کن ڕاستی کە لە هەمێ ئەف هۆشیاری بکات تێکە بە ناو هەر ماڵێکی کوردی هەرێمی کوردستاندا. باشە ئەم هەڵمەتێک کە لە ماوەی ئەم ساڵە بەردەوامە بێت خۆی لە چی بینێت سمینار کۆڕبەستن سەردانیکردنی زانکۆکان بە چ شێوەیە گەبێت یاخود هەر بەم شێوەیە سەردانی هەر شوێنێکەکەن کە چالاکی کۆمەڵایەتی لێبێت.
الحمي وەکم گوت هەر شش سێکتەرا کە تەنسیقمە هەیە بوزارەتە ئەم سمینار پێشکەشتکردن ji بۆ مامۆستان ئەو دەوری خۆی هەرش بۆ تەڵەبان بەحسکەن و ناو چاڵاکی ناو کۆمەڵگە دەژی کە gelekî مهمە وەختا ئەم تێن vê deke ئەم بەحسا زەرر و زیانی مادên هۆشبەر dikin ئەمش خەلکێر bêjin کە ئەv kesێک bûne qurbaniya madên هۆشبەر bûne qurbaniya vê jehrê kesin hin wek me hawxemê we ye kە ئەم کار dikin hewl didin ev tişt nemîne û alîkariya we bikin. چەنێ هاوڵاتیان لەگەڵتانە پێشوازیان لەم هەڵمەتە کرد کە ئێوەیان دەبینی پرسیاریان چۆن لێتانە کرد کە وەڵامتانەدانەوە ڕیاکشنیان چی بوو چۆن ڕاستی gelek hatin destxۆشیل mekirin کە ڕاستە ئەم jî dibînin کە gelekî pirbûye û jehre û malame û jiyana mirovê wêran dike nêzîkî hezar kes piştîvaniya xwe li vê deke derbirîn kە gelekî bi wan xweş bû heta yek ji wan digotin yani cadî ez 10 cara navê xwe binivîsî muqasî min gelekî tiştekî baş e û pirsiyar dikirin ji bo zanyarî zêdetir jî ev broşûre gelek zanyarî tê کەواتە ئێوە کە ئەو هاوڵاتیانە بەجێهێڵن جێپەنجەی خۆشتان لەلای هاوڵاتیان بەجێهێنن بەو بروشرە ئەو بروشرە چیتە؟ ev broşer zanyarî têde ye li ser madên hoşber em didin bi wan dixwînin destxۆşîl me dikin û pirsiyar jî dikin em pirsiyarê wan didin wek yanî hûn çawa hûnê alîkarî bikin çawa em ê nas bikin kesek tûşî madde hoşber bûye musab bi vî tiştê hanê em ji wan behsa hindek nîşan dikin ke wîsayê wîsayê û zerer û ziyanê wê gelekî li ser layinê cestî û derûnî û komalayîtî jî heye. زۆر باشە ئەی مناخان ئەگەر من بمێ پاڵپشتی خۆم بۆ ئەم هەڵمەتە دەربڕم چی بکەم ئەیەکرێ منیش ناوی خۆم بنووسم و ئیمزای خۆم کەم یاخود لەو لۆگەیش بە من بدەن بۆ me gelekî xweş e rastî gelekî em pêm xweş dibin kê tijî li vê deke piştîvaniya xwe derbibire. بێگومان هەر تاکێکی ڕۆشنبیر لەم وڵاتە دەبێت بۆ ئەم جۆرە هەڵمەتانە پشتیوانی خۆی دەرببڕێت چونکە بێگومان بوونی تۆسقاڵێک لەم مادە هۆشبەرانە لە هەر ماڵێک ئەبێتە هۆی وێرانکاری چەندین ساڵە لەناو ئەو ماڵ و ئەو خێزانە بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەوەی کە کوردستانی خۆشەوێت بۆ ئاوادانکردنی کوردستان ئەبێ لە هەر بستێکی ئەم خاکە هەنگاوێک هەبێ بۆ بەرەو پشتبردننی کوردستان هاوکار بێت لەگەڵیان و ئێمە دەستخۆشی لە ئێواکەین خاتمونە زۆر سپاس دەکەین بێگومان بە دڵ و گیان بە دڵ و ڕوح پشتیوانی کوردستانێکی خاڵی لە مادە هۆشبەرەکانە بین بۆ ئەوەی کە گەنجەکانمان بتوانن وڵات ئاوادان بکەنەوە ئێمە سپاسی ئێوەشەکەین ئەمجی دەستخۆشی لوەتکەن ئینشاءڵڵا بە ئالیکاریەوە ئەم کار بن جوواکێکی ساغلم و بەهێز بنیاندن سپاس بۆ جەنابتان. گەلێک سپاس.